لە مجتەماعی ئێمە تەلاقدان دوو هۆی هەیە، یان دەبێت پیاوەکە باش نەبێت یان دەبێت ژنەکە باش نەبێت. لەو حاڵەتەی هەندە جار دەبینی بە مروری زەمان بە مانگێک بە 2 مانگ بە 3 مانگ کەزەواز پێک هات هەموو ڕۆژێ ئەم کێشەیە لە ناو خۆیان بەینی خۆیان پێک نایە کە پێک نەهات ئاخری ئیزباری چ دەبی یان پیاوەکە رازی نابی بەو شێوەیە یان ژنەکە رازی نابی ڕوو دەکەن بەرەو تەلاق بەرەو محکەمە تەلاق دەبێت لەو حاڵەتێ پیا دەبێت ئەگەر پیاوەکە عاقلبی ڕێزم هەیە لە هەموو پیاوەکی ئەگەر پیاوەکە عاقلبی و ژنەکە عاقلبی ئەوە ئەو شێوەی تەلاقدان نامینێ هەر نابێ بەس ئەگەر پیاوەکە عاشەچووکی و مستەوای ژیانی نەبوو لەگەڵ منداڵەکانی یان ژنەکە مستەوای ژیانی نەبوو یان ژنەکە تەتەوراتی ئەوڕۆ زۆر تەوراتی گۆڕایە چۆن برێ ئەوەم دەوێ سیارەم دەوێ ئاخیر مۆدیل ماڵم دەوێ خانیم دەوێ بەچێ دەرێ ئەو کابرای ئیمکانەتی هەیە بەشکی بۆی دەرنانی ئیمکانەتی نابێ داواکاری زۆرە داواکاری زۆرە ژنەکە زۆر داواکاری هەیە فەلەو حاڵەتێک کابراسی بکە دەرەگەر لەگەری نەگونجێ ژنەکە کە مەزبور دەبێت داوای جیابوونەوە بکە هیچ هۆیشکە نییە. باشە ماما ئەتوو تەمەنەکەت هەیە خی گەورە تەمەەن درێژکە بۆچی لە پێشووتردا ڕێژەی تەلاق کەم بوو بڵێ لە پێشودا وەکو ئەمڕۆ نەبوو ئیمڕۆ تەتەوڵات پێیا بووە ئەوڕۆ گۆڕایە لەگە پێشان خەرێک قەنەعەت هەیە بوو بە شتێکی کەم قایل دەبوو ئەو شتانێک کە ئێستا هەیە لە پێشان نەبوو بەرێ ئاخیر مۆدیل خانیم دەوێ ئاخیر مۆدیل سیارەم دەوێ زێرم دەوێ ئالتونم دەوێ خەرێک ئەسی بۆ سەفرە و سیاعە و خەرێک ئەسی بۆ گەڕان من لەگەوان چی فەرق نییە ێ باشە بەڵکو بۆەوەی کابرای دەرنانی سەفرە و سیاعی پێ ناکرێ بەس پێشان وانە بوو چاولێکەری هۆکارێکی سەرچیە لە بۆ جیابوونەوەی بۆ جیابوونەوەی ئافرەت ئەی کوڕ زۆر باشە لە جیابوونەوەدا چێ زەرمەندی یەکەمە بڵێ لە جیابوونەوەدا زەرمەندی یەکەم پیاوەکە زەرمەندە بێ ژنەکە زەرمەندەنا یا هەندێک حاڵەت ژنەکە زەرمەند دەبی یانەوە مناڵیان نیە مناڵەکان هیچ ئەوەیە نییە فەقیرانە کێشیان نییە زەنبیان نییە مناڵەکان لەو ئارەی زەرمەند دەبن دا هەندە زار هۆیەکەی برێن ئەوەکەی عایدی ژنەکەی هەندە زاریش عایدی پیاوەکەی دەبێت